لەگەڵ هاژەی باسی ئەومان دەکرد لە فڕۆکە دەترسین ناترسین من کە لی دەترسم بەڕاستی ئەو کەسانێک کە زۆر خۆشیان ئازادەکەن دەڵێن ناترسن شتێک هەر هەیە هەر دەترسن یعنی نییە بە ناوی نەترسن یعنی ئەوە نییە هەر هەکار کە ئەو کاتەی ئەفرۆکەکە بەرەو ئاسمانە ڕوات ئەوە هیچ ترس و دوو دڵە لەوانێ پێوەست بەوە پەستانە بێ بەرزبوونەوەی پەستان بێ بەڵام دواتر ئەگەر بێت و بیری لێ بکەیتەوە لە ناو فڕۆکەکەیە باشە من بەم ئاسمانەوە شتێکم لێبێ لەکوێکەوە ئەم هەموو تەنا 8,000 متر 6,000 متر نازام نزیکەی بەو نزیکەی بەرز دەبیتەوە ینی قورسە تێگەیشتنی بەڵام ئەمە بابەتێکی دیکەمانە ئەندازیاری فڕۆکەوانی و تەکنەلۆژیای نوێ لە فڕۆکەوانی تەنە فڕیوەکان بزانین کورد ئێستا لەکوێدایە ئاستی زانستی فڕۆکەوانە کوردەکان چۆنە جاویش بتوانێت کە هەموو ئەوانەمان بۆ ڕوون کاتەوە و بە من و هەکار و بە ئێوەشی ڕابگەێنێت کە فڕۆکە زۆر پارێزراوە و هەموو لایەنە زانستی و وردیەکانی بۆ ئێوە خاتە ڕوو بۆ ئێمە بە گرنگمانزانی کە ئەمڕۆ میوانداری بەڕێز دکتۆر ئیمداد شەریف شێروانی بکەین کە دکتۆرە هێلە ئەندازیاری فڕۆکەوانی دکتۆر بەخێرهاتی ئەم کاتت باش بەیانیت باش زۆر بەخێر بێ دکتۆر فڕۆکەوانەکان هەروانە کە دەیانبینی بەس بە شێواز لە ڕووی دەرونیەوە تۆزێک هێور دەبیەوە فڕۆکەوانەکان بەگشتی زۆر هێورن ئەوان بەخواو کێشیان نییە کە جەنابتان باستان کرد لە ڕووی دەرونیەوە زۆر لەسەر خۆ هێمنن هەمیشە هەوڵ دەدەن کە ئەو هاوڵاتیانەی کە چواری فڕۆکەش دەبن هەر بەم شێوازە بن باش ئێمە زۆر ترساین ینی کە قسەمان کرد باسی ترسی خۆمان کرد لەو کاتانێک کە گەشتمان کردووە لە فڕۆکە ترساینە خەڵکی دیکەش ینی لە دەوروبەر هەبووە زۆر زیاتر لەمە ترساوە جاری وا هەبووە نەوێرانە سەری جامەکە بکەن زۆر بەرز بۆ ژێرەوەی ئاوە چۆن ئەو ترسانە دەڕەوێتەوە ئینجا بین بۆ لایەنە زانستیەکە پارێزراوترین ڕێگای هاتوچۆ ڕێگای ئاسمانیە ئەمەش لەبەر چەند هۆکارێکی زانستی کە ئێستا دەمەوێت باسی بکەم گرنگترین ڕێگا ئەمەیە کە پێش هەستان و دابازانی ینی هەر فڕۆکێک چێکی هەر هەموو ئامێرەکانی فڕۆکە دەکرێتەوە فڕۆکەوانەکە لە ڕێگای بۆرجەوە چێکی هەموو ئامێرەکانی خۆی دەکات پێش هەستانی فڕۆکە لیستێکی تایبەت بە فڕۆکەوان دێت فڕۆکەوان چێکی دەکاتەوە ئایا هەموو ئامێرەکانی فڕۆکەتەوە ئایا و بنزینێکی لە ناو فڕۆکەیە بەشی چوون و هاتنی دەکات و بە زیادەشەوە ئایا ئەو هاوڵاتیانەی کە لە ناو فڕۆکەنە ڕێژەیان لە ڕێژەی پێویست زیاتر نییە هەموو شتانە چێک دەکرێنەوە پاشان دەست بە فرین دەکات و لە کاتی فرینیش وەکو باسم کرد هەموو شتێک چێک کرایە هەموو شتێک 100% کۆنتترۆلە پێش هەستانی بۆیە لە کاتی هەستنی تووشی هیچ کێشەیەکی تەکنیکیش نابێتەوە ینی کێشەی نابێگە بنزینەکەی نۆرمال بێ نەخێ بنزینی فڕۆکە جیاوازە لە بنزینی سیارە بۆیە ئەو بنزینەی کە لە فڕۆکە بەکاردێت بە هەندێک ستێپەکان دەرباز دەبێت کە ئەوانەش لە بۆ سارە بەکار نایێن جیاوازەکەی چییە چەند خۆ من بەتەمانی فڕۆکەوان بەسەر حەزەکەم بزانم جیاوازی بنزینە مەبەستیان بەڵێ بنزینەکەی ئۆکتانی زۆریان کەمە دوو جۆر بنزینمان هەیە لە فڕۆکە ئەو فڕۆکانەی کە بزمێنەریان پستنە ئەوانەی کە جێتە ئەوانەی جێتە زۆر پێویستیان بە ئۆکتان نییە لەبەرەوەی بنزینەکە یەکسەر دەسووتێ جیاوازی بنزینی فڕۆکە و بنزینی سیارە لە چەند شتێکدا خۆی دەگرێتەوە یەک بنزینی فڕۆکە دەبێت بە ڕێژەی 100% بسووتێ هیچ ماوادێکی تێدا نەمێنێ دەبێت هەندێک ئەدێتیڤزی بۆ زیاد بکرێت یەکێک لەوان کە بەستنی ڕێژەی بەستنی بنزینی زۆر زۆر کەم بێت لەبەرەوەی لە ئاسمان تمپریچەر زۆر زۆر نزمە بۆیە نابێت بنزین ببەسترێت واروها بۆ دژە ژەنگ کە زۆر زۆر پێویستە دژە بەکتریا هەمان هەموو شتانە کە زیاد دەکرێت بۆ بنزینی تیارە لە بنزینی سارە شتانەمانی دکتۆر ئیمداد بابین باس لە فڕۆکەوانی بکەین لە کوردستان ئێستا دەتوانین بڵێن ئێمە لە ناو کورد هیچ فڕۆکەوانێکمان هەیە یان دەتوانین لە داهات و دروستی بکەین چۆن ئەو بابەتە تەبعاً ئێمە بە خۆشحاڵیەوە لە کوردستان خاوەنی چەندین فڕۆکەوانین بەڵام لە زانکۆی سەلاحەدین بە خۆشحاڵیەوە 4 ساڵ پێش ئێستا بەشێکی تایبەت بە فڕۆکەوانیمان کردەوە کە ئەمە جیا لە فڕۆکەوان فڕۆکەوان و فڕۆکەوانی دوشتی جیاوازن فڕۆکەوان وەکو دەزانی پایڵتە کاری لێخورینی فڕۆکەیە بەڵام فڕۆکەوان ئەرکەکانی جیاوازە لە دروستکردنی فڕۆکەوە تا دەگاتە دروستکردنەوەی فڕۆکە جا ئێمە لە زانکۆی سەلاحەدین هەوڵماندا بەکردنەوەی بەشی دروستکردنەوەی فڕۆکە منتێنسی پێدەگوترێت کە چۆن ئەو گەر فڕۆکە تووشی هەلەیەکی تەکنیکی بێت یان کێشەیەکی تەکنیکی چۆن ئەمە چارەسەر بکەین قوتابیانمان لەم بەشە فێرە تایبەتمەندیانە دەکەین
باشە پێویستەکە فڕۆکە یەک فڕۆکەوانی هەبێت دوو فڕۆکەوانی هەبێت بە شێوازێکی گشتی دوو فڕۆکەوانە فڕۆکەوانی ڕسمی و فڕۆکەوانی یاری دەدەر باشە ئەم فڕۆکەوانانە کە ئێستا لە زانکۆی چۆن ئەتوانن بە پراکتیک بڵێن کارەکانیان بکەن چۆن دەپان ئێمە لە زانکۆی سەلاحەدین پاش بڕیاردانیکردنەوەی ئەم بەشە تەنسیقمان لەگەر زانکۆیەکی ئوکراینی هەبوو کە 2 ساڵ قوتابیانمان لێرە دەرس بخوێنن 2 ساڵ لە ئوکرانیا بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ئالۆزیانەی کە لە ناوبەین ئوکرانیا و رووسیا ڕوویدا نەماتوانێت قوتابیانمان بۆ ئوکرانیا بەڕێ بکەین بەڵام لەگەر زانکۆی شاهانەی ئوردن گەیشتنە ڕێککەوتون کە قوتابیانمان 2 ساڵ دەرسی نەزاریەکان لە زانکۆی سەلاحەدین دەخوێنن 2 ساڵی پراکتیکی بە شێوازێکی زۆر پرۆفشنال لە ئوردن دەخوێنن ینی ئێستا ئاستی قوتابیە کوردەکان یان فڕۆکەوانە کوردەکان بەراورد بە 4 ساڵی ڕابردوو بەرلەوەی کە ئەم بەشە بکرێتەوە گۆڕانکاری زۆری بەسەرداتەوە طبعا لە پێش 4 ساڵ پێش ئێمە هیچ بەشێک بەو ناومان نەبوو هیچ کەسێکمان نەبوو شارەزا لەم بەشە بەڵام بە خۆشحالیەوە ئەم ساڵ بۆ یەکەم جار تەخەڕوجی ئەم بەشەمان دەبێت نزیکەی 15 قوتابی خۆشەویست پلەی ئەندازیاری فڕۆکەوانی وەردەگرن و دێنە ناو کۆمەلگەی کوردەوە ئەو شوێنانەی کە دەرچووی ئەم بەشە دەتوانن کاری تێدا بکەن شوێن ئەنی ئێمە لە کوردستان سەیر دەکەین ئێستامە 2 فڕۆکە خانەمان هەیە باشە سلێمانی و هەولێر لە دهۆکیش ئینشاڵە دروست دەبێت وە زووترین کات ئەمیش دەست بە کارەکانی دەکات لەکوێ کار دەکەن ئەوانە تەنیا پێویستە لە فڕۆکەخانە کار بکەن یان شوێنی دیکە هەیە بۆی کاری تێدا بکەنەوەە لایەنە میکانیشی دیەکە توان جگە لە فڕۆکە لە بابەتی دیکە توانەکانیان مەگەڕکە ئەگەر بەگشتی باسی کوردستان بکەین تەپان کاری ئەم بەڕێزانە تەنها فڕۆکەخانەیە لەبەرەوەی بەشی ئێمە تەنها لە فڕۆکەخانە هەیە و دەرسەکەشمان تایبەتە بە فڕۆکەخانەوەکو باسم کرد مینتینس ئەو شوێنێ فڕۆکەخانە و شوێنەیە کە مینتینسی لێ ئەنجام دەدێت بەڵام ئەگەر بە شێوازێکی گشتی تەماشای جیهان بکەین دەکرێت لە ئەو معاملە گەورانەی کە وەکو ئێرباز و بۆینگ دەکرێت لەو شوێنانەش ئیشیان بەدەست بکەوێت حتا دەکرێت بە حکمیەوەی کە ئەو شادەی کە لە ئوردن بەدەستی دەینێن نێودەوڵەتیە دەکرێت لە هەموو فڕۆکەخانەکانی جیهان داوای کار بکەن و لەوێش کار بکەن باشە دکتۆر بە شوەیەکی گشتی تر قسە بکەین کاتێ وترێ فڕۆکە لە فڕۆکەی مناڵێکەوە دەست پێ کاکاڵم مناڵ بۆ نمونە فڕۆکانەی لە ڕێگەی کۆنتترۆلێکەوە هەڵیەفرێنن تاگاتەوە فڕۆکانی کە بۆ تەسویرکردن بۆ وێنەگرتن بەکاریە بۆ شازی سەربازی هەموو ئەمانە بە فڕۆکەی سەربازی بە هەلیکۆپتەر هەموو ئەمانە گرێتەوە کاتێک کە ئێوە قوتابەکان یاخود هەر کەسێک لەو بوارەدا کار بکات بخوێنێت پێویستەکە لە هەمووی شارەزابێت یاخود بەشەکانی جیاوازەوەک هەر کەرتێکی دیکە بەشەکانی فڕۆکە زۆر زۆرن ناکرێت تۆ کەسێک بینی فێری هەموو بەشی بکەی لەبەرەوەی ئەو ئامیرانەی کە جەنابەت ئێستا باست کرد چەند ئەندازیار لەخۆ دەگرێت بۆ نمونە ئەندازیاری ئایتی کارەبا میکانیک ئەمانە هەموو بەیەکەوە گروپێک دروست دەکەن کە دەست بە دروستکردنی مەسەن یەکێک لەم ئامێرانە دەکەن بۆیە ناکرێت بڵێن کە ئێمە پاش تەواوکردنی ئەم بەشە قوتابیانمان دەتوانن ئەم کارە ئەنجام بدەن بەڵام بە گروپۆرک دەتوان ئەم کارە ئەنجام بدەن باشە هەندێک پرسیار هەیە ڕەنگە بینەر زیاتر حەزی لەوە بێ باشتر لەوە تێبگات نەک لە نەوردەکاریە زانستیەکە دەرچوێکی زانکۆ چەند ساڵی دیکەی پێویستە بە عملی بۆ ئەوەی ببێتە فڕۆکەوان چەند ساڵ دەبێت لە ناو فڕۆکە ببێتە یاریدەری فڕۆکەوانەکە یاریدەری کاپتن هەموو ئەمانە وەکو باسم کرد قوتابیان ئێمە نابن بە فڕۆکەوان یعنی ئێمە شادەی ئەندازیاری ئەم پەیوەندیکە لەگەڵ ئوردن دروستکراوە ئەمە پەیوەستە بەچی ئەو دەرسە نەزاریانەی کە ئێمە لێرە دەخوێنین ئەوان بە پراکتیک لێوێ ئەنجام تەنیا بابەتیان چاکردنەوە نوێکردنەوە ئەوان دەرسەکانیان لە ناو خودی فڕۆکەخانەدەیە هەموو فڕۆک ئێمە ئەو ئیمکانیەتەمان ئێستا لەبەردەست نییە کە قوتابیانمان ڕاستە خۆ لەسەر فڕۆکە کارەکانیان ئەنجام بدەنیان ببینن بەڵام لەو ئوردن بە خۆشحاڵیەوە ئەو ئیمکانیاتە هەیە و قوتابیان بەردەوام لەسەر خودی فڕۆکەن یعنی شتەکانیان بە عملی لەسەر فڕۆکەیە دکتۆر مادەم سپۆڕەکەی بەڕێستان لەوەیە کە تایبەت بە فڕۆکەوانی و هەموو شتانی وەکو باسم کرد هەڵە فڕێندرێن بۆ نمونە ئەوانی کە وتم فڵای کامە هەر شتێکی دیکەیە شوێنێکی تایبەت هەیە بۆ چاکردنەوەیان یاخود تەنها بەپی خبرەی چەند کەسێکە کاتێ سیاناکرێتەوە یان ئێوە توانن لەو بوارەدا چاکردنەوەی
سڵای کامێک بێت یاخود هەر بابەتێکی دیکە بێت کە ئێستا هەیە تەکنۆلۆژیا زۆر بەڵە لە کوردستان بەداخەوە لە کوردستان نیتمان وەکو باسم کرد ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ئەم بوارەین لە کوردستان هێشتا هیچ تەخڕۆجیشمان نەبووە بەڵام ئەو چاکردناوانەی سیانەی کە جەناوت باس کرد لە فڕۆکەخانە دەکرێت ئەنجام بدرێت و هەیتمان لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر بەڵام وەکو شوێنێک کارگایە کەم کارێتی تا بکەین نەخێنیتمان باشە بە ئەماژت پێدا کە 4 ساڵە ئەم بەشە دامەزراوە لە زانکۆی سەلاحەدین وایە لەمە ئەم 4 ساڵە ساڵ دوای ساڵ ئەو قوتابیانێک کە پێشکەشی دەکەن بۆی لەم بەشە بخوێنن ڕوو لە زیاد بوونە ینی توانراوە کە ڕۆشنبیرێکی باش دروست بکرێت بۆ قوتابیان بەداخەوە نەخێر ئێمە لە سەرەتای دامەزراندنمەوە 15 قوتابیمان هەبوو ئەم ساڵ بەداخەوە تەنها 12 قوتابی پێشکەشی کرد چەند هۆکارێکیش هەن کە قوتابیان ڕوو لەم بەشە ناکەن یەکێک لەمان ئەو 2 ساڵەیە کە قوتابیان دەبێت بشنە دەرەوەی وڵات جا بە هۆکاری دارایی بێت یان هۆکاری کۆمەڵاتی بێت زۆر کەس هەیە کە ناتوانێت 2 ساڵ لە دەروای ماڵەکەی خۆی بژێت ئەمە یەکێکە لە هۆکارانێکی قوتابیان زۆر ینی ئەو کەسێک کە لەم 2 ساڵە دەڕواتە دەرێ لەسەر ئەرکی خۆیەتی لە ڕووی خەرجیەوە ولی هەموو ئەرکەکانی خوێندن و ژیان لەسەر خودی قوتابیەکەیە دکتۆر من وەڵامێکی تۆ سەرنجی ڕاکێشەم لە سەرەتاوت هیچ شتێوەکو گەشتی ئاسمانی سەیفتی نییە چۆنم دڵنیایی بە من و بە هەموو بینەرێکیش وەکو باسم کرد فڕۆکە ئێمە لە سەردەمێک دەژین کە باشترین سەردەمی ئاسمانیە هۆکارەکان چین هەر فڕۆکێک کە تووشی ڕووداوێکی هاتو چۆ دەبێت یا هەر کێشەیەکی تەکنیکی هەموو فڕۆکیەکان لە هەموو جیهان ئەم کێشەی بۆ چارەسەر دەکرێت و وەکو گوتم هەموو مانگ سیانەی خۆی هەیە و هەموو هەستان و دانیشتنێک چێکی ئەم فڕۆکەیە دەکرێت ئێمە لە کوردستان دێمە سەر کەش و هەواش ئێمە لە کوردستان هیچ کەس نەبووە کە بە خۆمان بچین بۆ سناعەت چێکی سارەی خۆمان بگەین تا ئەو کات تووشی هەلەیەک دەبێت بەڵام لە فڕۆکی ئەو شتە نییە دەبێت چێک بکرێت بەردەوام دەبێت ئاگاداری هەر گۆڕانکاریەک بن لە فڕۆکە بۆ ئەوەی تووشی کێشە نەبین کەش و هەواش طبعاً کەش و هەوا تەنها لە کاتی هەستان و دانیشتن تەسیر لەسەر فڕۆکە دەکات ئەگەر نە کە گەیشتینە سەر لاینەکەی خۆمان ئێدی هیچ تەسیر لەسەر فڕۆکەی نییە ئەمن ئەو ماوە پێش ئێستا بابەتێکم بە پێش چاوکە لە سوشیال میدیا لەسەر فڕۆکە بوو ئەو کەسانێک کە ترس و دڵەوڕاچیان هەیە بۆ ئەوەی دڵنیایی بدرێت لە 13,000 احتیمالی یەک هەیە لەوەی کە تووشی ڕووداوێک ببێت نازام تا چەند ئەمە ڕاستە بەڵام نسبەکی وا دانرا بوو ژمارەیەکی زۆر زۆر ینی ئەگەری ڕوودانی زۆر زۆر کەمە تەماشای هەوالی هاتو چۆبین لە هەموو جیهان ڕۆژانە تەماشای بەداخەوە لە کوردستانیش ڕۆژانە گوێمان لە هەوالی هاتو چۆی سیارە دەبێت کە بەداخەوە مردنیشی لەگەڵە بەڵام زۆر بەکەم دەگمەن لە هەموو جیهان گوێمان لە ڕووداوی هاتو چۆی فڕۆکەیە ئەمەش هەر وەکو گوتم بەهۆی ئەو سیفتیە کە هەیەی بەڵام کەشتی قیتار ئەمانە هەموو ڕۆژانە هەواڵن کە لە دەنگ و باسەکان گوێمان لێ دەوێت بەڵام لە فڕۆکە زۆر زۆر کەمە هەیە ناتوانین بلین نییە بەڵام بە ڕێژێکی کەم هەندێک جاریش فڕۆکە بە هۆی هەندێک بابەتی سیاسی و ڕەنگە فڕۆکەیە گوون دەبێ فڕۆکەیەک لی دەدرێ ئەمانە دڕەنگە ببێت ئەمانە هەنا ئەگەر نەوەکو ئەو خەلەل و کێشانێکە لە فڕۆکە دروست دەبێ قسەکەی دکتۆر زۆر ڕاستە زۆر بە دەگمەن بە پێش چاومان دەکەوی بەڕاستی لە هەواڵەکان و لە سوشیال میدیا کێشەی تەکنیکی زۆر زۆر کەمە بوو فڕۆکە لەبەرەوەی ئەوانە هەموو گەیشتنە قۆناغێک کەم کێشانە هەموو دەرباز بووینە بەڵام ئەو کێشە سیاسیانە هەمیشە هەیە و لە هەموو بوارێکیشدا هەیە ناتوانین ڕێگری لێ بکەین بەداخەوە باشە دکتۆر هەرچەنە ئاماژەت بەوە کرد ئێوەکو سیانەکردن یاخود ئەندازیاری فڕۆکەوانی بەڵام لایەنێکی دیکەی هەیە کە لایەنە دەرونیەکەیە بۆ هەر کەسێک لە هەر پیشەیەکدا کارەکە ئەمە ئێوە کاریتیاکەن یاخودنا مەبەستی جەنابەت بۆ قوتابیەکان قوتابیەکان کە بە فعلی چوونە ناو بوارەکە ئیدی ئەو دڕاوکیان نامێنێ بە حکمیەوەی ڕۆژانە فڕۆکە دەبینن ڕۆژانە بخۆیان کایە تێدەکەن ڕۆژانە ئەم سێفتیەی کە وەکو باسم کرد چێکردنی بەردەوام و هەموو ئەو ئامێرانەی کە دەبینین ئیدی ئەو دڕاوکیان نامێنێت زۆر باشە خوێندن بۆ قوتابیانە تایبەتە بە دروستکردن و نوێکردنەوە سیانەکردن وایە ئێمە لە زانکۆی سەلاحەدین هەموو ئەو دەرسانێکە پەیوەستە بە فڕۆکەخانە پێیان دەڵێنەوە کەواتە قوتابیەکانی ئێمە ئەندازیاری فڕۆکەخانەشن و لە دروستکردنی دەتوانین بنین لە سیانەکردنی فڕۆکە خودش
ئەمانی شارزێک ئەمان جمە لەو پرسیارە ئەوە بوو ینی دەتوانین هیچ هیوایەک بە خۆمان بدەین لە داهات و خۆمان بتوانین فڕۆکە دروست بکەین لە کوردستان؟ طبعا هیوا هەمیشە دەبێت هەبێت قوتابیانی ئێمەش بەڕاستی وەکو گوتم جێ شانازینەوە زۆر حەزیان لە وارێ ئەمانە هەموو قوتابیانان کە بە حەزی خۆیان هاتوونە و ڕاستیش زۆر حەزیان لەم وارە طبعا بە دروستکردنی گروپ لە دەرخستنی چەند کەسێک لەم بوارە دەکرێت هیوامان هەبێت دەبێت هیواشمان هەبێت. باشە بەشداریکردنی خانمان چۆنە لەم بوارەیە؟ هاژە هەردەوی باسی خانمان طبعا بە خۆشحالیەوە لە قۆناغی 4 و 350مان قوتابیانمان کچن بەداخەوە پارساڵ هیچ کچێک ئامادە نەبوو لەو بەشە بخوێنێت ئەویش هۆکارەکە بۆ ئەو 2 ساڵە دەگەڕێتەوە کە لە دەرەوەی وڵات دەرس دەخوێنن لەوانە لە کۆمەلگەی ئێمە بۆ کچ زەحمەتتر بێت. هیچ پلانێکتان نییە لە داهاتوو بۆی کە ئەو کێشێش چارەسەرکەن؟ ئەو خەرجیە بگرنە ئەستۆ لەلایەن زانکۆوە هەوڵماندایە کە هەر هیچ نەبێ خەرجی خوێندنیان بۆ کەم بکەینەوە بەڵام ئینشاءالله هەوڵ دەدەین لە ئایندەیەکی نزیکدا ئەو 2 ساڵەشە لە کوردستان درێژە بە خوێندنیام دەن بۆ ئەوەی بتوانین بە خۆمان چاودێری پرۆسی خوێندنیام قوتابیانە بکەین و خەرجەکەش کەم دەبێتەوە تاپانەکە خوێندن لێرە بێت بەڵام ئەوانش پێویستی بە ئیمکانیات هەیە کە دەبێت ستێپ بای ستێپ بۆی بچین. زۆر سوپاس دکتۆر ئیمداد خۆشحاڵ بووین ئەم بەیانیە لەگەڵ مامۆی تۆزێک هێورت کردینەوە ترسمان هەندێک لە فڕۆکەشکە هیوادارم هەر نەمێنێ. ئەوەنە دڵنیاییت یا پێمان لەوانەیە من کاتێک کە سواری فڕۆکە بمەوە قسەکانی تۆم بیر کردێت تۆی تر هیچ دوو دڵێم نەمێنێ ئینشاءالله نام زا بەهۆی نەمانی ئەو ترسا ڕەنگە ینی بۆ هەفتەی داهاتوو من ئیجازە بکەم سەفەر بکەم هاژە بەرناوەکە لەجێ داوای لێبوردنەکەم لێرەوە سەفەرێکشم بۆ ڕێخستنت بەخێر زۆر سپاس ممنون سپاس.